ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn and Explore. بە درێژای 7 وانەی ڤیدیۆیی باس لە 7 یاسای سەرەکی فێربوونی زمانی ئینگلیزی دەکەین کە 7 یاساکە لەلایەن مامۆستایەکی ئەمریکیەوە بە ناوی AJ Hogo دانراوە کە لە ڕێگەیەوە زیاتر لە 40 ملیۆن خوێندکار فێری زمانی ئینگلیزی بوون. ئێمەش دوا بە دوای وەرگرتنی ڕەزامەندی لە AJ Hogo بڕیارماندا ئەو 7 یاسایە بۆ ئێوە وەربگێڕین و بە هیوان کە سوودتان پێ بگەێنین. بۆ ئەمڕۆژ باس لە یاسای حوتەم و کۆتایی AJ Hogoەکەین بۆ فێربوونی ئینگلیزی بە شێوازێکی سەرکەوتوو. یاسای حوتەم یارمەتیمان دەدات بە خێرایی قسە بکەین و کاتێکە گوێبیستی بابەتێکی ئینگلیزی دەبین بە خێرایی و بە ئۆتۆماتیکی لی تێبگەین. هەر لەبەر ئەمەشام یاسایش وەکو 6 یاساکەی پێش و گرنگ و کاریگەرە. بزانین یاساکە ئەڵێ چی؟ دەقی یاساکەش ئەوەیە کە گوێگرتن و وەڵامدانەوەی کورتە چیرۆک بەکاربهێنین. ئەم کورتە چیرۆکانە چین و بۆچی گوێگرتن و وەڵامدانەوەیان کارێکی کاریگەر و سەرکەوتووە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی. سەرەتا پێویستە ئەوە بزانین کاتێک ئێمە ڕۆشتی نە قوتابخانە فێری گوێگرتن و دووبارەکردنەوە کراین وەک لەوەی فێری گوێگرتن و وەڵامدانەوە بکرین. بۆ نمونە مامۆستاکە هاتە دژوورەوە بە تەلەبەکانی ئەوت قوتابیەکان لە دوامەوە شتانە بڵێنەوە کە ئەیڵێم واتە مەبەستەکەی تەنها وتنەوەی کۆمەڵێک شت بوو نەک وەڵامدانەوە. بۆ نمونە ئەیوت بڵێن Hi, how are you؟ ئەمە هەموو تەلەبەکان ئەمەیانەوتەوە داتر ئەیوت بڵێن I'm fine and you؟ کە ئەمە بۆ زۆربەی و شوێنانی کە ئینگلیزیان تێدا وترێتەوە تا ڕادێکی زۆر ڕاستە. بۆ قوتابخانەکان ئێمە کارڕۆشی قوتابخانە ئەومان پێوترا مامۆستاکە چەند شتێکیوت ئێمەش لە دوایەوە ئەمانوتەوە زۆر جارەکانی شتانە هەر تێنە ئەگەشتین کە ئەو شتانی کە مامۆستاکە ئەیوت مانای چییە کە ئەمەش گوێگرتن و دووبارەکردنەوەیە کە جیاوازە لە گوێگرتن و وەڵامدانەوە. AJ Hogoڵێت ئەمە ڕێگەیەکی کۆنە لە هەمان کاتیشا کاریگەر نییە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی. لەبەرەوەی کاتێک کە ئێمە گوێ ئەگرین و دووبارەیەکەینەوە پێویستمان بۆ نییە کە بە ئینگلیزی بیر بکەینەوە. شتێک هەیە پێوترێ بیرکردنەوە بە ئینگلیزی واتە تۆ لەو کاتێک کە گوێبیستی شتێکە بیر ڕاستەوخۆ بیری لێ بکەیتەوە هەوڵی وەڵامێک گوێ بە ئینگلیزی. بەڵام لەو کاتێک تۆ پێویستە بەوە نییە چونکە تەنها ئەو شتانی کە ئەوترێت دووبارەیەکەیتەوە کە بۆ نمونە هەگە هەر زمانێک هەرگیز فێری نەبوو بێتی کە ئەگەر گوێگرتن و دووبارەکردنەوە بێ شتێکی زەحمەت نییە. ڕێگەیەکی کاریگەر کە AJ Hogo ئاماژەی پێکات گوێگرتن و وەڵامدانەوە بە دیاریکراوی گوێگرتن و وەڵامدانەوەی کورتە چیرۆک کە ئەم کورتە چیرۆکانە کورتە چیرۆکی تایبەتن و مامۆستاگە تایە پرسیار ئەکات لەبارەی چیرۆکێکەوە. لێرە ناڵین چیرۆکێک ئەگەڕێتەوە بەڵکو پرسیار ئەکات لەبارەی چیرۆکێکەوە و لە زۆربەی جاریشە ئەو پرسیارانە پرسیاری زۆر سادە و ئاسانن کە پێویست ناکات بیریان لێ بکەینەوە بۆ وەڵامدانەوەیان. بۆچی ئەبێ پرسیارەکان سادە و ئاسان بن؟ بۆ ئەوەی کاتێکە قوتابیەکە گوێبیستی پرسیارەکە بێ بە خێرایی توانای وەڵامدانەوەی هەبێت. لەم کاتێک گوێبیستی پرسیارە بێ وەڵامێتەوە گوێبیستی پرسیارە بێ وەڵامێتەوە. ئەمەش وەکو گفتوگویەکی ڕاستەقینەی زمانی ئینگلیزی لێت و بەم هۆیەوە تۆ ئەتوانیت بە خێرایی وەڵامی پرسیارەکان بیتەوە. پێویستە بۆ نییە کە بیرکردنەوەیکی قوڵ دابگرێ بۆ ئەوی وەڵامی پرسیارەکان بیتەوە. لەبەر پرسیارەکان سادن ئەتوانین بە خێرایی وەڵامیان بیتەوە بۆیە وات لێت بتوانی بە خێراییش کاردانەوە هەبێت لەبارەی ئەو پرسیارانەی کە لێت دەکرێن. هەر ئەمانە شەوای لە گوێگرتن و وەڵامدانەوەی کورتە چیرۆ کردووە کە ڕێگایەکی سەرکەوتوو بێت بۆ فێربوونی زمانی ئینگلیزی. AJ لە ڤیدیۆکەی خۆیان نمونەیەکی زۆر ئاسان و سادە هێنێتەوە لەسەرم شێوازی کە باسمان کرد. ئێمە شەوڵێن بە هەمان شێوە نمونونەکەی ئەو وەرگێڕین و باسی بکەین. لەو شێوازی کە پێی ئەوەترێ گوێگرتن و دووبارەکردنەوە بۆ نمونە مامۆستاکە ئەیوت There was a boy. ئیتر لە دوایەوە هەموو خوێندکارەکەیان و There was a boy بە هەمان شێوە هەر شتێکیوت مامۆستاکە دووبارەیە کردو. بەڵام لە گوێگرتن و وەڵامدانەوەی چیرۆکانە مامۆستاکە پرسیارەکە لەبارەی چەند شتێکەوە کە لە چیرۆکەکە هەیە و پرسیارەکان زۆرن بەڵام وەڵامەکانیان زۆر سادە و ئاسان لە هەمان کاتیشا پرسیارەکان خۆشیان سادن کە وای لێکە تۆ بتوانین بە خێرایی وەڵام بیتەوە چونکە ئەگەر بێت و پرسیارەکان قورس بن وا لێکە بۆستی یان وا لێکە بیر بکەیتەوە ئەمەش وا لێکە سار دەبیتەوە. بەڵام ئەگەر پرسیارەکان سادە بن ئەوە تۆ توانین بۆ نمونە بە یەک وشە یان بگرە بە دوو وشە وەڵامییتەوە. با نمونەیەک بهێنینەوە. بۆ نمونە ئەڵێن There was a boy. Was there a boy؟ یەکەم جار ئەڵێن کوڕێک هەبوو. دواتر بە هەمان ڕستە بە پرسیاری ئەڵێنەوە ئەڵێن ئایا کوڕێک هەبوو؟ تۆش لەم کاتێک ئەکسەر توانێت بڵێ yes there was a boy. تۆ ئەماش ئەبێ بە وەڵامی پرسیارێکی کە کراوە بەڵێ کوڕێک هەبوو. اینجا بۆ نمونە پرسیارێکی کاکەین ئەڵێن Was there a girl or was there a boy؟
واتە ئایا کوڕێک هەبوو یان کچێک هەبوو. لەم کاتەش ئەمە وەڵامینەوە بۆ نموناڵین there was a boy. اینجا بۆ نمونە کە ئەمەمانزانی there was a boy واتە کوڕێک هەبوو بۆ منە دواتر ئەڵێن what was his name واتە ناوی چی بوو. لەم کاتەیە لەبەری لە چیرۆکیان ناومان پێ نەوترا ئەمەشە لە خۆمانەوە ناوفڕین ئیتر ناوێت کەشێ بێ محەممەد بێ ئەحمەد بێ هەر ناوێ بێ خۆمان لە خۆ نایەک داهانین. بۆ نمونە کاتێکاڵێ what was his name ئێمەش ئەڵێن his name was ئەحمەد یان تەنها ئەتوانین بڵێن ئەحمەد واتە ناوی کوڕەکە ئەحمەد بوو. بۆ نمونە هەر لەسەرم چیرۆکە پرسیارێکی سادە ئەکەین بۆ نمونە ئەڵێن was Ahmed a boy or a girl واتە ئەحمەد کوڕ بوو یان کچ بوو. لەم کاتەش ئاڵێن ئەحمەد was a boy. ئیتر لەم کاتەیە بۆ نمونە لە چیرۆکێکی بەو شێوەیە کورتە ئەتوانین چەندین پرسیاری سادە و ئاسان دەربکەین و بە ئاسانیش وەڵامیانینەوە. مەشوا کات وەڵامدانەوەمان خێرا بێ و کۆمەڵێک شتی یەکجار زۆریش لە چیرۆکێکی وا سادەوە فێر ببین. لەبەرەوەی کە پرسیارەکان زۆرن بەڵام وەڵامەکانیان ئاسان وا لێکە تۆ بتوانین بە خێرایی وەڵام بیتەوە و بیرکردنەوەشە بە ئینگلیزی بێت هەوڵنەی کە بە کوردی وەڵام بیتەوە. ئەمە تەنها نمونەیەکی سادە بوو تەنها ئەو ڕوونکردنەوەیەک بۆ ئێوە بۆی بزانین کە مەبەستەکەمان چییە کە ئێوە توان بەدڵنەوە کۆمەڵێکی زۆر کۆمەڵێکی یەکجار زۆر لە چیرۆک و هاوشێوەی ئەمە لە ئەیجی خۆی وەربگرن ینی چیرۆکانی خۆی بەکاربێن یان توان چیرۆکی کە بەکاربێنن لە غێریوانەی خۆی بۆی بتوانن. بەڵام گرنگەوەیە کە گوێگرتن و وەڵامدانەوە بێواتە چیرۆکە گوێگرتن تۆ گوێ بگریت و پرسیار بکە ئەو کەسێک کە چیرۆکە گەڕێتەوە و تۆش وەڵامی بیتەوە. یاساکانی ئیجی حوت یاسا بوون ئێمە کۆتاییمان پێهێنان بە هیوان کە توانی بێتمان سوودتان پێ بگەێنین بە ئەم حوت یاسایە و ئێوەش ئەگەر سوودتان لێوەرگرت ئەوە بۆ هاوڕێکانتانی بنێرن بۆ ئەوانش سوودی لێوەر بگرن و بە زۆرترین کەس بگات. ئەم حوت یاسایە ئێمە هەردووکمان بەکارمان هێنا و کاریگەریەکەیمان بینی و سوودمان لێوەرگرتووە. لەبەرەوە دڵنیا بن ئەگەر ئێوەش پەیڕەوی یاساکان بکەن و بەکاریان بهێنن بە دڵنیاییەوە ئەتوانن سوودیان لێوەر بگرن. ئەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو ئەوە give us a big thumbs up و ئەگەر بەدڵت نەبوو دیسلایک بکە هۆکارەکەیمان لە کۆمنت پێ بڵێ. ئەگەر سبسکرایبی چانەڵەکە نەکردو سبسکرایب بکە بۆ ئەوەی بێبەش نەبیت لە ڤیدیۆکانی داهاتوومان. بەم شێوازەش کۆتاییمان بە ڤیدیۆ ئەمڕۆمان هێنا. هیوامان کاتێکی خۆشە بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ.